بیسەرانی هێژا ئەم کاتتان باش لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگیگەل با یارمەتی هەوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ 6 تشرینی یەکەمی 2024 پێشکەش دەکەین. بۆ شەرمەزارکردنی پلانگێڕی نێودەوڵەتی سەرڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و 9 تشرینی یەکەم لە دژی دەستکەوتەکانی زەدیەکان لە شەنگال چادری هەڵویست هەڵدرا و بۆ ماوەی 3 ڕۆژ چالاکیەکە بەردەوام دەبێت. چالاکیەکەی ژێر چادرەکە با دروشمی پلانگێڕیەکانی 9 تشرینی یەکەم کوشتن و جنوساید و هەڵوەشاندنەوەیە دەستی پێکرد و ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان سەردانیان کرد. وێنەی شەهیدان و ڕێبەر ئۆجەلان هەڵواسرا و ستاند بۆ پەرتووکەکانی ڕێبەری گەلی کورددانرا و لالایەن تەفگەری گەنجانی زەدیخان و یەکێتی شەنگالەوە ئەم چالاکیە ئەنجام دراوە. با دەستپێشخەری تەفگەری ژنانی گەنجی مەخمور لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لا مەخمور بۆ شەرمەزارکردنی پلانگێڕی نێودەوڵەتی 9 تشرینی یەکەمی ساڕێبەری گەلی کورد زنجیرە چالاکیەکان دەستی پێکردووە و بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. لە ڕێکخراوی گەنجانی مەخمور بەرنامەی چالاکیەکان دەستی پێکردو سەرەتا بەڵگە فیلمێک لەسەر پلانگێڕی نێودەوڵەتی 9 تشرینی یەکەم و ئامانجەکانی نیشاندرا و دواتر با دروشمی بژی ڕێبەراپۆ و ژنجیان ئازادی کۆتاییان با چالاکیەکەیان هێنا. توێژە جیاوازەکانی مەخمور ڕای دەگەێنن ئەگەر لەم سەدەیەدا ئێمە وەکو کورد با فکر و زانستی ڕێبەر ئۆجەلان کار بکەین ئەم سەدەیە دەبێتە سەدەی کوردان و دەشڵێن پێویستە هەمووان لا دژی داگیرکاری هەست بە بەرپرسیارەتی بکەن و یەک بگرن. سەبارەت بە بارودۆخی گەلی کورد پێش دەرکەوتنی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و دوای دەرکەوتنی هەریەکە لە ئەندامانی کوردیناسیۆنی ئەنجومەنی عەشتار و هاوسەرۆکی ئەنجومەنی گەلی کەمپی پەنابەرانی مەخمور بۆمان دەدوێن. جبر کو بریا ریبرتی در بکوه براستی جوکی کو گلی کرد ارتیرا نیبو یعنی هر تم دولت سیستم دولت جبو خو بکار دانین چاوا بداش قل کرین چاوا بدا کار کرین گلی کرد خناز نت کر گلی کرد نت زانی کیه چیه بس هر تم یعنی بندست بو براستی جی نت زانی کو گلی کرد ناس کرین کی وسا اری گلک سرهلدانی کردا چی بون سرهلدانی دیروکی چی بون اما کوم کرین کی کو گلی کرد جن جوان زاروک یعنی وی شورشی ناز بکن یا دا خود تفگر بکن نبو اجبار ویج حتی نیکو ریبرتی درکتی هدی به دامزراندن پککی را حتی نی روزامه ایرو کو ایرو دویژن یا پککی به 7 کسا ایرو گشتیه به میلیون راسته اجبار کو فکره که ریبرتی کو او جواک کمیسر هفدو کرد کو جن به مثلا باوی دا ناسکرنی به چند داوی باو جن هات ناسکرن جن خو ناسکر پشتی وی وکی جوان وکی جن بلکی مب هزار بدل دان جبوی دیزاین کردن ولاتی کرده جبوی دیزاین کردن دموکراسیه جبوی دیزاین کردن جیانک به هبره دوی دیزاین کردن به همو نتوین کود ولات مدد کردستان ده پک به جیان کردن جبوی ظلم و تعدایه کل سر ملتون را کردن لبروی اگر گل کرد به براستیج ندیتی ببینن دیسا بکن پای برجاندین خواهیم بچوک جبر منفعتی خواهی بچوک یه مالباتی یانجی روزانه دبه دیسا لە شاری دراگۆنیای فەڕەنسا بە بەشداری پارێزەری ڕێبەری گەلی کورد عومەر گونەش کۆبوونەوەی گەل ئەنجام درا و لە کۆبوونەوەکەدا گۆشەگیری تاوتوێکرا و گەل پێشوازیەکی گەرمی لە کۆبوونەوەکە کرد. لە چالاکیەکەدا پەیام دووپات کرایەوە بۆ مەزنکردنی تێکۆشان لە پێناو ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان. هەروەها کوردستانیان لە شاری گرازی نەمسا کۆبوونەوە و گۆشەگیری و پلانگەڕی نێونەتەوەیی سەر ڕێبەری گەلی کوردیان شەرمەزار کرد.
بڵاوکراوەکان بە زمانی ئەڵمانی دەربارەی بێدەنگی ڕێکخراوە نێونەتەوەیەکان خوێنرایەوە و دابەشکراو لە چالاکیەکەدا پەیامی فراوانکردنی هەڵمەتی ئازادی ڕێبەری گەلی کورد دووپات کرایەوە. لە شاری زوریخی سوئیسرا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان ستاندێک دانرا. ستاندەکە لەلایەن مەجلسی ژنانی بێریتان لە گۆڕەپانی ستاوفاچەر دانرا و تیایدا گوترا کۆشەگیری دژی یاسا نێونەتەوەیەکان و مافەکانی مرۆڤە. هەروە لە چالاکیەکەدا بانگەواز کرا بۆ هەستیاری بەرامبەر گۆشەگیری و خڕکردن و هێرشەکانی داگیرکاری بۆ سەر گەلی کورد. هەروەها لە شاری لۆزێرنی سوئیسرا لە چوارچەوەی کەمپینی تیشکەکانی خۆر کە لەلایەن تەبگەری ژنانی کورد و ئەوروپا تەژەکە ئەوروپا بە بۆنەی دووەمین ساڵیادی هەڵمەتی ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد دەستی پێکردووە بە کۆنگرەی ڕۆژنامەنووسی و زنجیری مرۆڤی کۆشەگیری شەرمەزار کرا. ئەندامی کۆنسەی کەجەدەکە لە چالاکیەکەدا ڕایگەیان ئازادی گەل بە ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلانەوە گرێدراوە و بانگەوازی کرد بۆ بەشداربوون لە گیربوونەوەکانی 12 تشرینی یەکەم لە بازل و 16 تشرینی دووەم لە کۆلن. سەرچاوەیەکی ئەمنی عێراق ڕایگەیان کارشەوی ڕابردووەوە لە شەوی ڕابردووەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و ناوچەکانی دەوروبەری هێزێکی زۆری ئەمنی کۆکراونەتەوە و خراونەتە ئامادەباشیەوە. هاوکات ڕێگە بە نیشتنەوەی بەشێکی زۆری ئەو فڕۆکانە نەدراوە کە بۆ فڕۆکەخانەی بەغدا هاتوون. ئەو کەناڵی حورە لە زاری سەرچاوەیەکی ئەمنیەوە سەبارەت بە بڵاوە پێکردنی ژمارەیەکی زۆری هێزی ئەمنی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ڕایگەیاندووە باهۆی ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ترس لا وەڵامدانەوەی ئیسرائیل بۆ هێرشا موشکەکانی ئێران و ئەم دۆخەی مرۆڤیەی کە لە لوبنان دروست بووە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ڕێوشوێنی توندی ئەمنی گیراوەتە بەر. هەروەها باز لەوەش کراوە لە شەوی ڕابردووەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و ناوچەکانی دەوروبەری هێزێکی زۆری ئەمنی کۆکراونەتەوە و خراونەتە ئامادەباشیەوە. هاوکات ڕێگا بە نیشتنەوەی بەشێکی زۆر ئەو فڕۆکانە نەدراوە کە بۆ فڕۆکەخانەی بەغدا هاتوون. با پێی راپۆرتی کۆلبەرنیۆس سزای 20 ساڵ بەندکردن و دوورخستنەوە بۆ گرتوخانەی هەمەدان بۆ ژینا مدەڕس گورجی ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنیسنە لەلایەن دادگای پێداچوونەوەی پارێزگای کوردستان بە 16 مانگ بەندی تەعزیری کەم کرایەوە. لە دانیشتنی دادگای دووەم ناوبراو لە تۆمەتی هاوکاری لەگەڵ دەوڵەتانی دوژمن بێتاوان بوو بە تۆمەتی تەبلیغ دژی ڕژێم بە ساڵێک بەندی تەعزیری و ڕێخستنی کۆمەڵەی نایاسایی بە ئامانجی ڕووخاندنی ڕژێم بە 16 مانگ بەندی تەعزیری سزادرا. فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا سیندکۆم سەبارەت بە چەند هێرشێکی جەنگیەکانی ئەمریکا و بریتانیا بۆ سەرحوسیەکان لە یەمەن ڕاگەیاندراوەکان بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەی سینگتۆمدا هاتووە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو هێرشیان کردوتە سەر 15 ئامانجی حوسیەکانی یەمەن و توانە سەربازیەکانیان لەناو بردووە. ئەم هێرشانەی بۆ سەر ئامانجی حوسیەکان بۆ پاراستنی ئازادی کەشتیوانی و پاراستنی ئاوە نێودەوڵەتیەکانە. هەروەها میدیاکانی یەمەن بڵاویان کردوتەوە فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و بریتانیا 4 هێرشیان کردوتە سەر ناوچەی سیانە لە باکووری سەنعای پایتەختی یەمەن و هەروەها 7 هێرشیان کردوتە سەر فڕۆکەخانەی حودەیدا ناوچەی کەسیب و باشووری شاری زەمار. مانە لە کاتێکدایە جگە لە ئەمریکا و بریتانیا فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل ڕۆژانە هێرشی ئاسمانی دەکەنە سەر گروپی حوسیەکان لە یەمەن. بیسەرانی هێژە هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خێر و خۆشیدا.